وازی زارە زارە وەرە وازی زوو وەرە زوو چەماوەی داخراو زارە ز دەی بڕۆ بابە بڕۆ دەرێ مامۆستا براهیم ئەمین محەممەد باڵدار مامی منە. ساڵی 1920 لە شاری سلێمانی لە گەڕەکی سڵابوونکەران لەدایک بووە لەم خانووە حیاتی خۆی لێرە دروست کردووە. ژیانی مناڵی لەم خانووە بەسەر برد و کاتی مناڵی دواتر چۆتە قوتابخانەی فەیسەڵیە بۆ خوێندن. باڵدار هەر لە سەرەتای ژیانیە کەسێکی بەتوانا و زیرەک و گورج و گۆڵ بووە. دوای ئەوە باوکی زانی ئەم برایم باڵدار توانایەک و قابلیەتێکی باشی تایە بردی بۆ بەغا. لە بەغا ئەو کاتە ئەگەر بڕوانامەی شەشی سەرەتاییت هەبوایە یەکسەر لەوێ ئەتوخێن وەکو دارمعەلیمینی ساڵانی لای ئێمە. دواتر کە قۆناغی خوێندنی تەواو کردو لە بەغا گەڕاوەتەوە سلێمانی لە سورداش و جاسەنە دەرسی وتوەتەوە لەوێ. مامۆستا ئیبراهیم مامۆستایەک بوو لەگەڵ مامۆستاکانی ئێرە لە سوورداش. ئینسانێکی زۆر ڕێک و پێک و خۆشمە و قسە خۆش بوو. ئەلەو کاتی ئەوە من لە مەکتەب نەمخۆمەوە، من لە پێشتر ئەوازم لە مەکتەب هێنابوو. لە ساڵی 1938 و 39 من لە پێنجی دیدایوازم لە مەکتەب هێنا. بەڵام کە بە نیسبەتی عەلاقە کە بینی بێتم چاخانە و شت هەبوو لێرە و نادی هەبوو ئەمانە جارجارە ئەمان بینین لەگەڵ مامۆستاکانە و دانیشتن و مەسەلەن خۆیان هات و چۆیان ئەکرد و پیاسە و شتیانە کردوم جۆرەشتانە. مامۆستا ئیبراهیم ئەمین مەشهوور بوو بە ئیبراهیم ئەمین باڵدار. هەتا جارجارێک سوحبەت و شتیشیان لەگەڵ کرد بە نیسبەتی باڵدارەکەی لەقەبەکەی. خەڵکێک بەلای زۆر تەعاجوب بوو. زەلامێکی ئەوە کەڵەگەت بوو، سوورسپێکی ڕێک و پێک بوو، قاتێ جلی تقریبا وەک خۆڵەمێشی وا بوو لەو کاتا لەبەریا بوو. بەڵام کوڕێکی برام لە من بچووکتر بوو، ئەو لە مەکتەب بوو. ئەیوت مامۆستا ئیبراهیم لە ڕەسمکردن و نیسبەتی ڕسمی مناڵ و ڕسمی سەرتەختە و شتیوا کە دروستیەکە ڕسمی زۆر جوانمان بۆ دروستەکات. من لە هەولێر بە شوێی ئەو تۆمارانەی کەلامە مامۆستا باڵدار لە پەنجاکانە هاتووەتە قوتابخانەی ئەڵمی لولا. ئەو قوتابخانەی ئێستا کە من قسەتان بۆ دەکەم لێرە مامۆستا بووە، موچەکەی 10 دینار بووە.
ئەو پیاوە زۆر خەمخۆرەی گەورەی خوێندنەوەی کوردی بووە زۆر هەوڵیدا و منداڵی کورد پێ بگەینی شێوازەکی زۆر شارستانیە بووە دەبێ ئەوشمانە بینەسی خۆی پسپۆری بواری دەرووناسیشە لام وایە لەو بوارش تا ماجستێری هەیە باڵدار هەر بە تەنیا زمانزان نییە بەڵکو دەرووناسیشە. سەرەتای دانانی ئەم ئەلفوبێیی باڵدار دەگەڕێتەوە بۆ سەرەتای پەنجاکان و بگرە پێش ئەویش چونکە گەڵاڵەکردنی کتێب شتێکە کاتی ئەوێت و زەمەنی کتێبیش خێرا لە گۆڕانکاریایە لەبەر ئەوە باڵدار کە لە جاسەنە تەعین بوو ئەوە سەرەتایەک بوو بەڵام سەیری ئەکرد وردە بە بۆنەی پرسیارکردنەوە کە کەسێک بوو هەردەم پرسیاری لە خەڵگە کرد ئایا من پیتی دێ یا پیتی یا پیتی بێ ئەمەوێ کۆمەڵێ وشەم بنێ کە پیتەکانی خوێنرا بێ وەلای مناڵ نامۆنە بێت. دوای ئەوە خولیای دانانی ئەم ئەلفوبێیە کەوتە سەریەوە بە حکمەوەی کەوا سەیرێکە کۆمەڵێک مناڵ لە بەرەو پێشچوونی خوێندنا ئەم مناڵان پێویستیان پرۆگرامێکی باشیان لە بەردەستا بێت. بەرچاڕوونێکی هاتە بەردەم کە پرۆگرامێکی تورکی هاتە بەرچاوی ئەویش و ساتی حوسەری ئیشیان تیا کرد بەڵام بەچی بە قاڵبێکی کوردی بە سوود وەرگتن لەو پرۆگرامە ئەلفوبیانی کە لە پێش خۆیانە هەبووە خەلیل خەیاڵی بووە ئەحمەد عەزیزاغا بووە حامید فەرەج بووە ئەمانە کۆمەڵی ئەلفوبیە بوون ئەوەی مێجەرسۆن بووە ئەوەلین قراءەتی کوردی 1920 ئەتر لەمە پرۆگرامێکی دانا لەگە هەمان کاتیشا هەندێک کات بەسەر قوتابیەکانی خۆیان تەطبیقێکی بزان تا چەنە ئەمە کاردانەوەی باشی ئەبێت ئەوە بوو ڕژنووسەکەی یای دەست مەعاریفی ئەو کاتە دوای ئەوەی کەوا ڕژنووسەکەی تەسلیم کرد لە 1950ەکە کتێبەکەی بۆکو شێوازی ئەزمموی بە چەند قوتابخانەیەکە دابش کرا کە سەبری خەتات لەگەڵ حاجی سوعادە ئیشی ڕسم و خەتەکان بۆ کردبووە. کاتێکە هەستا بە دانانی پرۆگرامەکەی هەموو ئەم کەسانی کە سەرەتا بە شێوازی ڕەشوسپی لە وێنەکە دەرکەوتنیان هەیە مامۆستا برایان باڵداری ئەو کاتەوە کوێسا فۆتۆ پێشکەوتن نەبوو وەسفی بۆ ئەکرد کە وەسفی بۆ کەسا کرد ئەو شاعیرە بڵێنیا ئەو وێنە کێشە وێنەکانی کێشایەوە یعنی ڕەنگی وێنی وە هەبێ دەجار گۆڕانکاری بەسەر هات بێتەوە مامۆستا برایان باڵدار بەدڵی بووە. دوایەوەیەوە بە ڕەشوسپی چووە بەردەستی قوتابی دیمەنی کوردستان و جوانی کوردستان وای لە مامۆستا برایان باڵدار کرد لە پرۆگرامەکە ڕنگ باتەوە بۆیە هەموو ئەو کاتانی کە لە ناو باخەکانەدا ئانیش ئەو کاتانی کە دەنگی قوتابیان بەرزەبە ئەو کاتی کە بولبولێک ئەی خوێن ئەو کاتی کە جوانی دیمەنەکانی ئەو دێهاتی کە تایە ئەژی سەرنجی مامۆسای ڕاکێشە هەوڵیاو لە پرۆگرامەکە جێی بێتەوە. ئەم هەموو بابەتێک دائەنیشت لە کوردیوە بۆی ئەکردن بە عەرەبی بۆ ئەوەی بە تەواوەتی لەوە بگەن کە ئەو بابەتانە چی ئەگەیەنێ و ئەو پیتانی ئەو لە بابەتەکانە ئەوێ فێری مناڵی بکە چۆن دایڕێژێ.
پرۆگرامەکەی ئەلفوبێ بۆ مناڵان کە بابەجان وێنەکانی کوردەوە و خەتاتێکی کورد بوو بە شێوازێکی ڕەنگین دەچوو. یەکەم پرۆگرام بوو کە لەسەر ئاستی عێراقە بە ملەوەنی دەربچێت. برایم باڵدارتوانی کۆمەڵە پیت و کۆمەڵێک وێنەی جوانتر بێنێت بیخاتە ناو پرۆگرامەکە و لە پرۆگرامەکانی پێش خۆی جیاوازتر بێت. بەڵام ئەمە تینوێتی برایم باڵداری نەشکان ئەوە بوو ئەلفوبەیەکی تری دانا بۆ گەورە. لێرەیە چی کرد؟ ئەو کەسانی کە خوێندنیان لە دەست دەرچووە و توانای خوێندنیان بۆ فەرقی هەیە و جیاوازە ئەلفوبەیەکی بۆ ئاست و تەمەنەکانی ئەوانیش دانا کە ئیشێکی زۆر جوانی کرد. تر ئەمە بووە بە بیرۆکی ئەوەی کەوا نەهێشتنی نەخوێنەواری کەسێکی تر ئیشی بۆ بکات. ترودی میتلمان ئافرەتێکی ئەڵمانی بوو کە لە بەغا لە بەشی مەناهیج ئیشیە کرد. وەکو گرێبەستێک هێنابێتیان لێرە کتێبەکانی وێنەکانی کتێبی خەلدونی سەڵتە حەسەری دروست کردەوە، کتێبی ئەلفوبێکی مامۆستا برایم باڵداریشی دروست کردەوە. ئەم بە بیرۆکە لەسەر کتێبەکان لەسەر پرۆگرامەکەی بابەجان وێنەکانی کردەوە، چونکە ئەو کەسێک بۆ ڕەنگە وەکو پێویست کوردستانی نەبینی بێت. بەڵام ئەم هات چی کرد؟ کوڕ و کچی تێکەڵاو کرد، ژن و پیاوی تێکەڵاو کرد، پرۆگرامەکەی وا لێکرد لە نێوان لادێ و شارە بە چۆن یەکترگرتنەوەیەکە بێت لەسەر چی؟ لەسەر خوێندنەوەی تێکستەکانی برایم باڵدار. تو سەیری زیرەکی باڵدار بکە منداڵی کورد لە لادەیە لە ناو گوندە، بەڵام منداڵی کوردی کردووەش بۆ شارستانی شۆرتی لەبەر کردووە، تیشێرەتی لەبەر کردووە، یعنی نزیکەی 6-7 ساڵ بە لە ئێستا باڵدار بیری لەوە کردەوەتەوە چۆن منداڵی کورد شارستانی بێ لە گوندەژی، بەڵام بە شێوەیەکی شارستانی. تو تەمەشاکە مەسەلەن باسی بەبەی زەینەب دەکرێت، یعنی چەند بە شار و شەوکەتەوە ئەو بوو کۆڵەیە وا هەز دەکەی منداڵ بزانێت قسە لەگەڵ دەکاتی. یعنی تو کتێبەکەی باڵدار بدە منداڵێکی 4 ساڵی هێشتا ئەلفوبێ ناخوێنێتەوە، بەس هەڵی و هەلجێر و وەرجێری وێنەکان کە چێژی لێ دەبینی. دنیای منداڵ وایە. لە ماوەیەکی کەمە برایم باڵدار دەرکەوت. بەم دەرکەوتنەی وەزارەتی مەعاریفی ئەو کاتە برایم باڵداری لە خۆی نزیک کردەوە، کردی بە ڕێوەبەری پرۆگرامی ئەو کاتەی عێراق، نەک تەنها ئیسلێمانی و یا هەولێر ئۆمانە، هەموو عێراق. هەوڵ و کۆششێکی زۆریە بۆ ئەوەی ئەم کتێبانەی کە دوای ئەو لە سەرەتای پەنجاکانەوە تا ئێستا بەو پیتە نازدارانەی کە باڵدار وەکو و هۆ ل ک گ ڤ ڕ ئەم پیتانە و زۆر کاریگەری هەبوو لەسەر بزوێنەکان، بزوێنی کورد با هەرچەند بزوێنەکانی کەیش هاوکار و یارمەتی دەری نەبزوێنەکان بن بۆ ئەوەی بە تەواوەتی لە دەمبێنە دەرەوە، بەڵام ئەم دوو بزوێنە کاریگەری زۆر بوو لەسەر کردنەوەی دەرگایەکی ئاسان واڵاکردنی دەلاقەیەکی زۆر ڕووناک بۆ فێربوونی ئەلفوبێی کوردی. کاتێک کە سەرنج لە پرۆگرامەکەی بە تەریقەی وشەی ئەوترێتەوە، دواییە بۆ بڕگە، دوایە بۆ پیت کرد. بۆ نمونە دار، دارا، ئاو، دۆ. ئەم وشە سادانە پڕواتایە، ئەمە وشەیە. ئەگە بێت و بیگەینەوە بە بڕگە، ئێستا تۆڵی دۆ، ئەمە بڕگەیەکە و لە هەمان کاتا وشەیەکیشە. بەڵام کاتێک کە تۆڵی زارا یەک وشەیە، بەڵام پێکاتۆ لە دوو بڕگە، زا لەگەر ڕایە. کەواتە ئێمە لە وشەوە جاری تر هاتین بۆ چی؟ هاتین بۆ بڕگە، لە دەنگارێک و بێدەنگێک پێک هاتووە. دوای ئەم خۆناغە مامۆسایەتە سەر چی؟ هێتە سەر پیت. کاتێک کە ئەڵێن زارا پیتی زمانەوێت، کاتێک کە ئەڵێن دار پیتی ڕمانەوێت، کاتێک کە ئەڵێن دارا پیتی دمانەوێت، کاتێک کە ئەڵێن ئارد یا کە ئەڵێن غارغاریان پیتی غمانەوێت. ئەمە سیستەمێک بوو کە مامۆستا برایم باڵدار لە پرۆگرامەکەی خۆیان پیادەی کرد کە هەنگاوەکانی وانە وتنەوە لە پێشە بە وشە دەست پێ ئەەکەیت، دوای ئەوەی لەسەر بڕگە، دوای ئەوەی لەسەر پیت. وازی، زوو، وەرە، زوو، چەماوەی داخراو. دوای ئەو برایم باڵدار پێگەیشت لە بازرگانی ئێواران توانی بخوێنێت بۆی
بچێ لە ئەمریکا پرۆگرام بڕوانامەی تر بەدەست بێنێت ئەو بڕوانامەی کە لە ئەمریکا ئەیهێنێت پێویستە لێرە خوێندنەوەیکی ترێ بێت چۆن ئێستا قوتابێکی خۆمان ئەگەر تا 6 ئامادەی تەواو نەکات ناتوانێت بچێت بۆ زانکۆم ئەوە بۆ زۆر لێ هاتو برایم باڵدار توانی سەر بکەوێتە ئەو قۆناغەشەوە لە ئەمریکا توانی بیرۆکەیەکی کتێبی ئیستعداد للقراءة والكتابة دابنێت هەموو مامۆستایەکی پۆلی یەک ئەگەر ئەو کتێبە نەخوێنێتەوە ناتوانێت ئەلفوبێ کوردی پۆلی یەک بڵێتەوە مامۆستا برایم وەکو بیسپێتم لە شەستەکانە ژیانی هەوسەرگیری پێگەناوە دوو کوڕ و کچێکی هەبوو لە خێزانەکەی لە پاش ئەوەی کەوا زانکۆی سلێمانی لە 1967 بۆ 1960 کراوەتەوە ئەم پیاوە حەزی کرد زیاتر بێتەوە سلێمانی خزمەت بکات بۆیە لە بەشی ئاداب لێرە وانەی وتوەتەوە دوای ئەوەی کەوا زانکۆ گوازراوەتەوە بۆ هەولێر ئەمش لەگەڵ یا کۆمەڵی قوتابی تری پێگەیاندووە لە شاری هەولێرە کاتێکیش تەمەنی هاتووەتە ئەوەی کەواتر خانەنشین بکرێت ئەم پیاوە لە شوێنێک تر سوودیان لێبینیوە ئەو بەشی ئەم پێویست بۆ لە بەغا لە جامیعەی مستەنسیرە ئیشی کردو وانەی وتوەتەوە تا ئەو کاتی تەقاوت بووە خاننشین بووە بەڵام لەگە خانەنشینی یەکەشە بە شێوازی وانەبێژی هەروانەی وتوەتەوە تا ئەو کاتی لە کتێبخانە خۆی خۆیان وەفاتی کردووە و دوای چەند ڕۆژێک تر زانیویانە هێنایەتە لە 11 حوتی 1990 هێنایەتەوە بۆ شاری سلێمانی لە گوندی سێوان ئەسپەردیان کردەوە باڵدار بە کورتە چیرۆک دەستی پێکرد هەتا گەیشتە خاردان ئەوەیش جۆرێک بوو لە چیرۆکی مناڵان کتێبخانە بەرهەمێکی کەی بوو الاستعداد العام للقراءة والكتابة ئەوە کتێبێکی کەی بوو ئامادەبوونی گشتی بۆ فێربوونی ئەلفوبێی کوردی 2012 وەزارەتی پەروەردە کە ئەو کاتە دکتۆر ئیسمەت وەزیری پەروەردە بوو کەسەکانی سلێمانی و دهۆک و هەولێر و کەرکووک و خانەقی بڵێ مەنتیقی گەرمیانی بان کرد هەندێک شتێ لەوەی مامۆستا برایم باڵدارە پێویستە دەستکاری بکرێت ئیشی بۆ بکرێت ئەوە بوو لیژنێکیان پێکهێنا پێکهاتوو لە 90 کەس لە هەموو چین و توێژەکانی ناو پرۆسی پەروەردە مامۆستانی زانک و ئەمان و زمانەوانی و خەتات و پرۆگرامێکیان دانا بە پشتبەستن بە ئەلفوبێکی مامۆستا برایم باڵدار بە لە ناو نەبردون لە چاڵنانی ئەلفوبێکی مامۆستا برایم باڵدار نەبوو بەڵکو لەسەر ئەوەی ئەوە ئیشێکی نوێ کرایەوە داخی گرانم هەوڵێکی کوشت دەدرا ئەو کتێبە لە مەنهەجی ئیلغا کراوە کە من بە تاوانێکی زۆر گەورەی دەزانم باق منیش دەڵێم ئەو کتێبە بۆ هەیە هەندێک هەڵی بچوشی تێدا بێ دەکرا ڕاست بکرێتەوە دەکرا وەکو درە متەعەم بکرێ بە شێوازی تازە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو کتێبە لە دنیای منداڵی کورد زۆر نزیک بوو. من بۆ مامۆستا باڵداریانی زۆر هەوڵمدا کە لێرە ژوورێکی بەناو بکەین هۆڵک بەڵام هیچم دەست دەکەوت غێری ئەو هەندێک وەسایەقی بسکۆڵە نەبێت کە سوکارەکەی منێ بینی کەلوپەلەکانی چی بەسەر هاتووە لەبەر هەر لەسەر هەندە ڕووم لە وەزیری پەروەردە کرد کە پەیکەرتا شەک ڕابسپێرێن وا بوو سامان گەرمیانی ئەو پێکرێ کرد بە سوپاسەوە تا ڕادەیەشی جوان لە باڵدار دەکات و هەر بۆ نەبوونی ناوی ئەو پیاوە بە پێویست بازاری لە حەوشەی موزەخانە دایبنێ. ئەمڕۆ ڕۆح و وەفاداریمان بۆ ئەو مامۆستایە دەنێرین کە هەمومان قەرزارباری خوێندنگا و ئەلفوبێیەکەی مامۆستای بەڕێزین. بۆ ماوەی نزیکەی 6 ساڵ ئەلفوبێی نوێ لە تەواوی قوتابخانە و خوێندنگاکانی هەرێمی کوردستاندا وتراوەتەوە.
بیرۆکەی ئیبراهیم ئەمین باڵدار ئەتوانم بڵێم تەئسیراتی لەسەر هەموو تاکێکی کورد هەیە چونکە ئێمە لە ئەلفوبێی ئەوە پەروەردەبووین و لە ئەلفوبێکەی ئێوە سەرچاوەمان گرت و گەشتین بەم ڕۆژە بۆیە بڕیارمان دەست بکەین بە دروستکردنی پەیکەری مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بەڵام بەداخەوە گرفتی زۆر هاتە بەردەممان کاتێک کە ئێمە ئەمانویست پەیکەری مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار دابنین شوێنێکی گونجاومان دەست نەئەکە و کێشە و گرفتی زۆر هەبوو. من پێش دروستکردنی پەیکەری مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بەردەوام ئەتوانم بڵم دارادوودارەکەیمان هەر لە بەرگوێیە و هەرەتوانین بێڵێنەوە مێوژی نایاب یەکێک بووە لەو دەرسە جوانانەی کە هەموو کات لە زکری ئەو مەجموعە تەلەبەیان ئەو چەند سەدەیی کە دەرس و منهەجی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار وتراوەتەوە لە گوێمانە ماوەتەوە دوی دادەڕژاوە ئەمانە بۆ خۆیان هەموو هۆکار بوون بۆ ئەوەی کە من هەنبات کار لەسەر پەیکەری مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار بکەم ئەتوانم بڵێم بە بەردەوام لە کاتی دروستکردنەوەیە بیریەوە مکەوتەوە کە زۆر جێی خۆشحاڵی بوو مامۆستایەکمان هەبوو دایمەندارێکی بەدەستەواگەر هەر لەسەر وشەیەکی دارادوودارێکە نزیکەی 5 دقە بەس وشەکەی پێ ئەوتینەوە یعنی جوانترین و سادەترین و پاراوترین منهەج بوو بۆ فێربوونی زمانی کوردی و ئەلفوبێی کوردی بوو. من دەڵێم باڵدار پێغەمبەرێک بوو بۆ زمان و کلتوری کورد داخیگرانم قەدریان نەزانێت. برایم باڵدار ڕۆحی ئەلفوبێیە. باڵدار مامۆستای گشتە خاوەن خامەی بڕشتە خاوەنی ئەلفوبێیە کاری جوان و بەڕێیە. دارێکی زۆر گەورە هەبووە لێوێ ئیتر لە دوای تەواوبوونی دەرسەکانی چۆتە ژێر ئەو دارە خەریکی بەڕاستیە و کتێبە بووە.